سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد، کوژرانی کاسبکارێکی کورد بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سەقز، سەپاندنی حکمی 30 ساڵ زیندانی تەعزیری بەسەر 4 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم، لە سێدارەدانی 3 بەندکراوی بەلوج لە زیندانەکانی ڕژیم و ئامادەکاری بریتانیا بۆ پاراستنی هاتوچووی دەریایی لە گەروی هۆرمۆز. درێژەی هەواڵەکان بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد. بە پێی راپۆرتەکان سیاوەش عەزیزی موقەدەم هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 20 ڕۆژ بەسەر لە دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی نادیارە. بە پێی هەواڵی گەیشتوو ناوبراو نزیک 20 ڕۆژ پێش لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی ئێرانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو سەرەڕای بە دوواداچوونی بەردەوامی بنەماڵەکەی تا ئێستا هیچ زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگرتن و هۆکاری دەست بە سەرکرانی ناوبراو بڵاو نەکراوەتەوە. کوژرانی کاسبکارێکی کورد بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سەقز. ڕۆژی دووشەمە 21 گوڵانی 1405 هەتاوی سەید زانیار حوسەینی کاسبکارێکی کوردی خەڵکی سەقز بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ڕژیمی ئێرانەوە گیانی لەدەستداوە. بە پێی هەواڵی گەیشتوو ناوبراو لە نەوچەی ڕووبات کەریمی سەقز کاتێک بە ئۆتۆمبیلی شەخسی خۆی هاتوچووی کرد لەلایەن هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەبێ ئاگادارکردنەوەی پێشوو دەستڕێژی گولەی لێکرا و پاشان بەرکەوتی 2 گولەی جەنگی بە سەر و ملی دەستبەجێ گیانی لەدەستداوە. سەپاندنی حکمی 30 ساڵ زیندانی تەعزیری بەسەر 4 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا 4 هاوڵاتی بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە سەرجەم حکمی 30 ساڵ زیندانی تەعزیریان بەسەردا سەپێنراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە فەیزوڵڵا ئازەرنووش، میلاد کەریمی نەسەب، ئەمیر حسین موحسێنی پیر و مەهدی کەریمی لە دۆسیەیەکی هاوبەشدا بە تۆمەتی پێکێنانی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات، تەبلیغ دژ بە ڕژیم و هاوکاری لەگەڵ ئیسرائیل و کۆبوونەوە و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات تاوانبارکراون. شایانی باسە بەپێی مادەی 134 یاسای سزادانی ئیسلامی لە کۆی ئەم حکومانە تەنها 16 ساڵی جێبەجێ دەکرێت. ئازادی کاتی نەسرین سدوودە بە دانانی بارمتە. بەپێی راپۆرتی گەیشتوو نەسرین سدوودە پارێزەر و چالاکی مافی مرۆڤ پاش چەند هەفتە دەست بە سەرکرانی بە دانانی بارمتە بە شێوەی کاتی ئازاد کراوە. بەپێی هەواڵی گەیشتوو ناوبراو ڕێکەوتی 12 گوڵانی 1405 هەتاوی بەهێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و تەنانەت دەستیان بەسەر هەندێک لە کەلوپە لە تایبەتەکانیدا گرتووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ناوبراو لە کاتی دەست بە سەرکرانیەوە تا ڕۆژی ئازادکردنی لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ و هەروەها پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی پێبەشکرا بوو. زەوتکرانی داراییەکانی 24 هاوڵاتی دەرەوەی وڵات لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە. بەپێی راپۆرتەکان دەستگای قەزایی ڕژیمی کۆماری ئیسلامی داراییەکانی 24 هاوڵاتی دەرەوەی وڵاتی زەوت کردووە. بەپێی هەواڵی گەیشتوو سەرۆکی دادگوستەری هۆرمۆزگان ڕایگەیاندووە کە ئەو هاوڵاتیانە بە هاوکاری لەگەڵ تۆڕە دژبەرەکانی ڕژیم تاوانبارکراون و بە دوواداچوون بۆ زەوتکردنی ماڵ و سامانەکانیان دەستی پێکردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە دەستگای قەزایی ڕژیم پاش دەستپێکردنی هێرشە سەربازیەکانی بۆ سەر ئێران هەڕەشەی لە سێدارەدان و زەوتکردنی سامانی ژمارەیەک لە هاوڵاتیانی دەرەوەی وڵات کردو و لە هەمان کاتدا سیستمێکی نوێی بۆ چاودێری و دۆزینەوەی داراییەکانی هاوڵاتیان دامەزراندووە. لە سێدارەدانی 3 بەندکراوی بەلوچ لە زیندانەکانی ڕژیم. بەپێی راپۆرتەکان حکمی سێداری 3 بەندکراوی بەلوچ لە زیندانەکانی کرمان و بیرمەنج جێبەجێکراوە. بەپێی هەواڵی گەیشتوو حەیدەر بامەری، مەهدی بامەری و یونس بەراهوویی پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە حکمی سێداریان بەسەردا سەپێنراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو لە زیندانەکانی کرمان و بیرجەند لە سێدارەدراون و هەروەها چالاکانی مافی مرۆڤ بەردەوام هۆشداری دەدەن کە مەترسی لە سێدارەدانی کۆمەڵێکی زۆری دیکە لە بەندکراوان لە ئارادایە.
دوایین هەواڵ ئامادەکاری بریتانیا بۆ پاراستنی هاتوچووی دەریایی لە گەروی هۆرمۆز. بەپێی راپۆرتی گەیشتوو وڵاتانی بریتانیا ڕایانگەاندووە کە بۆ بەشداری لە ئۆپراسیۆنی پاراستنی هاتوچووی دەریایی لە گەروی هۆرمۆز هێز و کەلوپەلی سەربازی ڕەوانە دەکات. بەپێی هەواڵی گەیشتوو وەزیری بەرگری بریتانیا ئاماژەی بەوە کردووە کە ئەو ئۆپراسیۆنە هاوبەشە بە بەشداری زیاتر لە 40 وڵات ئەنجام دەدرێت و تێیدا فڕۆکە، کەشتی جەنگی، بەلەمی بێسەرنشین و سیستمی دۆزینەوەی مینی دەریاییەکان بەکاردەهێنرێت. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو هەنگاوانە لە کاتێکدایە کە گرژیەکانی ناوچەکە و گوشارەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی دژ بە ئێران لە گەروی هۆرمۆز ڕۆژ بە ڕۆژ بەرزتر دەبێتەوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەر بن.